لە ڕاستیە ئەو ڕقەمە بە تاکید دقیق نییە و کەم و کوڕی زۆر تایە چکە پشتی بە داتایەکی دقیق نەبەستووە تەنها خەمڵاندنە ئەوش خەمڵاندنێکی ڕەنگە لە سەر ئەساسی کۆمەڵێک پێوەربێ کە کەم و کوڕی زۆر تایە بەڵام بەپێی ئێمە دەتوانین هەندێک ئاماژە بخوێنینەوە کە ڕێژەی بێکاری بە دڵنیاییەوە زۆر زیاتر لەو ڕێژەیە کە بڵاوەکرێتەوە بۆ نمونە ئێمە ئەو شوێنانەی کە فرسەتی کاری تیا دروستەکرێ لە کوردستانە زۆرترین فرسەتی کار لە کەرتی گشتیایە کە لە دوای 2013ەوە ئەوەی کە بە ڕسمی ئەعلان کراوە هیچ کەسێک بە ڕسمی دانەمەزراوە تەنها چەند فیەیەکی بچووک نەبێ مەسەرەن ئەوایلەکان لە زانکۆیان هەندێک کات پزیشکوانە بەڵام بەگشتی تۆ ساڵانە حدودی 25 تا 30 هزار دەرچووی زانکۆتەیە کە هیچیان دانامەزرن منە لە ساڵی 2019 تقریبا 22 هزار خوێنکاری زانکۆ لە زانکۆ بەس حکوومیەکان تەخەڕوجیان کردو ئەمانە هیچیان دانەمەزراون لە کەرتی گشتی ئەی لە بەرامبەر ئێمە شوێنی فرسەتی کار لە کەرتی تایبەت ئەگەر تەماشاکەین بە هەمان شێوە ینی کەرتی تایبەت لە کوردستانە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە لە کوردستانە هەیە بەرەو پوکانەوە ڕۆژ مەسەرەن بەپێی داتای وەزارەتی پیشەسازی و ینی لە کۆی تقریبان 3700 کارگە لە کوردستانە 2300 کارگەیان داخراون ینی بە تقریبی 9000 کرێکار لەو کارگانە بێکار بوون ینی ئەگەر تەماشا بکەین لە هەردوو کەرتەکەیە فرسەتی کار زۆر دەرفەتی کار زۆر کەم بۆتەوە لە بەرامبەرە هێزی کار زیایی کردویان تۆ ساڵانە هێزی کار زۆر دەڕژێتە ناو بازاڕی کارەوە ئەگەر ئەمە هاوسەنگ نەکرێ لەگەڵ ئەو دەرفەتانەی بۆ کارکردن هەیە تەبعەن ڕێژەی بێکاری زۆر زیاترانی ئەوەی کە دەوترێ سەتانوەیە بە دڵنیاییەوە وانە و تەسەورە کرێیانی لە سەروی 120شەوە بێ پێی ئەو ئاماژانەی کە باسم کرد لە کوردستانە لە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی ئابووری دیاریکراوی نیە تا ئێمە بڵێن ئەم بەرنامە ئابووری هەیە ئەوەی کە هەیە ئەزانی سیاسەتێک بە ئاڕاستەی بەتایبەتکردن لە هەرێمی کوردستان دەگوزارێت و لە ساڵانی لە نەوەتەکانەوە دەست پێکردو لە 2023ەوە بە بەرنمەیەکی تۆکمەتر ئیشی لەسەرکراوە بەڵام وەکو بەرنمەیەکی ئابووری بڵێن ئەم بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەرنمەیەکی ئابووری نیە لە ساڵانی دوای 2023 لە 2005 بۆ 2013 بەتایبەت پارەیەکی زەبەڵا ڕژاوەتە هەرێمی کوردستانەوە ئەم پارە زەبەڵا حەوای کردو کە بێ بەرنمەی حکوومەت لە بواری ئابووری هەندێک دا بپۆشێت بەڵام مانای ئەوە نەبوو کە ئێمە لە ناو قەیرانێکدانین ئێمە بە درێژایی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانێکی گەورەدا بووین لە ساڵانی وەکو گوتم دوای 2023 بۆ دوای 2013 بەهۆی ئەوەی کە پارێکی زەبەڵا ڕژاوەتە هەرێمی کوردستانەوە لە ڕێگای داهاتی ناوخۆ بێت فرۆشتی نەوت بێت یا و پارە زەبەڵاحی کە ساڵانە لە وەک پشتی هەرێمی کوردستان لە بودجێ گشتی عێراقی فیدراڵ دیاری کراوە ئەمە وای کردووە بێ بەرنامەی حکوومەت تا ڕادەیەک بزر بێت و نسبەیەکی زیاتری خەڵک موچەیان هەبێت یان بکەونە سەرکار بەڵام کاتێک کەم پارەیە نابینە ئۆتۆماتیکیان هەرێمی کوردستانیان ئەم قەیرانە کە هەرێمی کوردستان تێدا بە شێوەیەکی خێرا زەق دەبێتەوە وەکوی لە ساڵان دوای 2014 بە دواوە تا ئێستا ئێمە لە ناویداین خاڵک کە دەمەوێت بەتابەت هەڵوەستەی لەسەر بکەین من بەڕاستی ڕەشبینێکی تەواوم هەیە بەرامبەر بە بارودۆخی هەرێمی کوردستان و داهاتی خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەی پەیوەندی بەتابەت بە ئەو نەوە نوێ هەبێت کە ئێستا دێتە ناو هێزی کارەوە ئەمیش پەیوەندی هەیە بە دیزاینی یاسای بودجە لە هەرێمی کوردستانە ساڵانە تۆ تێبینی بکە نزیکەی نیوەی هەموو بودجەی گشتی هەرێمی کوردستان بۆ سێکتەری ئەمنی و عسکەری سەرف دەکرێت کە بەشێکی زەبەلاحی بودجە بۆ سێکتەری ئەمنی و عسکەری خەرجەکەیت و بەشێکی یەکجار زۆریشی بە هەدەر دەڕوات باشە بەشێکی گەورەی هێزەکان هەر پێویست نیشن بەشێکی گەورەشی بندیوارە واتە گەندەڵی تێدا دەکرێت ئەمە وای کردو کە پارەیەک بەدەست هەرێمی کوردستانەوە نەمێنێتەوە لە هیچ حاڵەتێکە کە بتوانێت ئیستثماری تێدا بکە و بەرهێنانی تێدا بکە کاتێک کە پارەش بۆ بەرهێنان خەرج ناکەی تۆ ناتوانانی فرسەی عمل دەرفەتی کار بڕەخسێنێت وەکو دەربچێکی زانکۆ ئەوە 3 ساڵە تەخەڕوجم کردووە لەم شارەدا نە لە کەرتی تایبەت نە لە کەرتی گشتی هیچ شوێنێک نیە لێ دامەزراندن بەڕاستی ئەوە گەنجی ئێستا لەو شارەیدا ناتوانانی بە هیچ شێوەیەک نە لە کەرتی تایبەت نە لە کەرتی گشتی دامەزراندە ئیشەکارێکیان هەبێ بەڕاستی یعنی ئێستامەوە دەرچوو 3 ساڵم ئەوەی کەم ساڵ دەرچووە ئەوەی کە 5 ساڵ دەرچووە ئەوان چی بکەن یعنی ئەو وەزعەتاکەی ئەوە دەبێ